ماوەی 7 ساڵە ئەم پێشمەرگانە جیا لەو ئەرکەی هەیانە کە پاراستن و بەرگریە لە خاچی کوردستان هاوکات بوونەتە قەڵغان بۆ نەهێشتنی زێدەڕۆیی لەسەر مڵک و ماڵی گشتی و هاوڵاتیان. ئەم زێدەڕۆیەش لەلایەن چەند کەسانێکی چەکدار یان سەرمایەدار و خاوەندە سەڵات دەکرێتە سەر بەرژەوەندی گشتی. بۆ بڕینی ئەو دەستانەی ئەم دەست درێژیە دەکەن، حکوومەت لیژنەیەکی نەهێشتنی زێدەڕۆیی سەرپێچی دروست کردووە بۆ بنبڕکردن و ڕێگری لەو کەسانەی زێدەڕۆیی دەکەن. هێزێکی چەکداری تۆکمی زێرەبانی سەرپەرشتی و جێبەجێکاری ئەم لیژنەیەن. ئێرە شارەوانی کانی قرژاڵەیە. هەزەرەخان باشی دیار بوو تەلەفۆنتان کردبوو تەجاوزێک هەیە. یعنی موافقەی خانووی هەیە بەڵام دوکانی دروست کردووە. ئێوە ڕازی نابن کە دوکان لێ دروستکرێت. باش زۆر باش سپاس. سەرەتای ئەو ئیشە فەرماندەی پێشمەرگەی زێرەبانی نزیکی 6-7 ساڵە لیژنەی تەجاوزات بەدەست فەرماندەی پێشمەرگەی زێرەبانیەوە لەو کاتێک کە هێزەکانی پۆلیس و هێزە ئەمنیەکانی تر نەیانەتوانی بە تەواوی کۆنتترۆڵی ئەو دیاریدە بکەن. دیاریدەیەکی زۆر نەشیاو بوو تەجاوز دەکرای سەر زەوی کشت و کاڵی تەنانەت سەر زەوی خەڵکیش کە خەڵک کارتی وەرگرت بوو. چەند کەسێکی چاوچنۆ هەڵسابوون بەو کارە. دیار بوو ئەو کەسانە ممکنە توانایان لە توانای هێزە ئەمنیەکانی وەک شوقەوانە زیاتر بوو بێت. وەزارەتی ناوخۆ ئەوەی بە پەسەند زانی لەبەرەوەی فەرماندەی زێرەبانی هێزێکە سەر بە وەزارەتی ناوخۆیە کە فەرماندەی زێرەبانی ئەو ئیشە بگرێتە ئەستۆ. ماوەی چەند ساڵێکە یەکەم ئیشی ئەمەش کە زۆر سەخت بوو لە ڕابردوو ئیشەکان باشتر بوو، بەس ئیشی ئەمە کە سەخت بوو لە هاتنی شەڕی داعش بوو. ئەو کاتە خەڵک فەراغێکی دروست بوو هێزەکانی فەرماندەی زێرەبانی لە جەبەکان بوون، تەجاوزاتێکی زۆر کرابوو. ئێمە لەو کاتەوە دەستمان پێکرد، یەکەم جار لە شەمامک دەستمان پێکرد لە سەرکاری جوانە خانوویەکی بێحەد تەجاوزات کرابوو بە هەر ناوێک بێ لە ژێر هەر ناوێک بێت بە چەندین ناو ئەوە فڵانەوە فیسارە تەجاوزێکی زۆر گەوریان کردبوو. ئێمە داغڵ بووین بە هێزێکی زۆر باش فەرماندەی زێرەبانیەوە کە لێرە سوپاس فەرماندەی یەکەم جەگری فەرماندە خۆی تەداخلی کرد ئەو کات ئەو تەجاوزاتانەمان هەڵگرت. لەم سنوورەدا کەسێک سەرپێچی کردووە بە بیانی دروستکردنی خانوو، بەڵام ئەو کەسە ڕیزە دوکانێکی دروست کردووە لەسەر مڵکی خەڵک بۆیە دیاری بڕیاری تێکدانەکە جێبەجێ دەکات. دەیاڵادەی بڵێ زوو دەیاڵە دێرە دێ یاڵا بڕخێن ئەوەی بڕخێنە. ئەو کەسانی پێچەوانەی یاسا و بەرژەوەندی گشتی ئەم کارە دەکەن بەشێکی زۆریان چەکدار و دەستڕۆیشتون لەم ناوچانەی کە ئەم کارەی تێدا ئەنجام دەدەن. لە دیدی ئەو کەسانەی سەرپێچی دەکەن بەرژەوەندی گشتی هیچ بەهایەکی نییە، بەڵکو بیر دەکەنەوە کە گیرفان پڕکردن بەهادارە. ئەرک و پیشەی ئەم پێشمەرگانە زۆر سەخت و دژوارە. زۆر جار لە پێناو جێبەجێکردنی ئەم ئەرکە ڕوبەڕووی مەترسی گەورە دەبنەوە. ئەگەر هەماهەنگی و پاڵپشتی ئەم هێزانە نەبێ، کارمەندەکانی فەرمانگە پەیوەنددارەکان تووشی هەڕەشە و لێدان و ڕێگری گەورە دەبن. ئێ وەرەقەی خانوو دەیە، دوکانت نییە، ئەوە هەموو دنیا دەزانێت تۆ وەرەقەی دوکانت نییە، وەرەقەی خانوو دەیەک خانوو دەکەی دایە یا نا دوکان جایە و خانوو جایە. موافقەی دوکانت وەرگ نەگرتووە، موافقەی خانوو وەرگرتووە، بڕۆ موافقەی خانوو دوکانیان دایتێ من بۆ چاک دەکەم، بەس تۆ موافقەی خانوو دەیە. کە هەڵەسین بە تێکدانی تەجاوزێک یان زیادە ڕۆیەک
چەند ڕێو شوێنێکمانەیە لەگەڵ شارەوانیەکان ئەو چاودێری شارەوانیەکان بەردەوام دەگەڕێن شارەوانەکانی سنتەری شار ئەوانە دەگەڕێن هەر شوێنێک زیادە ڕۆیی بێت تەبلیغیەکانەکان ئەگەر بەگوێی ئەوانیان نەکرد ئەو کات ئێمە بە قووەت تەداخل دەکەین حەسمی وەزاکار دەکەین قەزا و ناحیەکان بە هەمان شێوە لە قەزا و ناحیەکانیش شارەوانی ناحیە بێریانینی قایم قامێتەکان بێ ئەوانیش دەگەڕێن بە هەمان شێوە بەڵام ئەوە لای ئێمە کافی نییە ئێمە مەفارزی خۆشمان هەفتانە چەند جارێک هەر شوێنێک کە تەجاوزی لێبێت گومانمانە بێت کە تەجاوز زیاد دەکات مەفارز دەنێرین وەلەو ئیشی ئێمە چاودێریکردن نییە تەنها ئیشی ئێمە هەڵگرتنی زیادە ڕۆیەکانە بەڵام ئێمە بۆ خۆشەویستی کارەکەمان ئەو کارێشمان کردووە زۆر جار. بەشداربوونی ئەم هێزە تایبەتە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم سەرپێچیانە هەندێک جار لەلایەن کەسانی چەکدار و دەستڕۆیشت و ئەنجام دەدرێت. کێ پێوتم بێن چۆن بەبێ تۆ نەزانی ئەو لێ بۆ شوڵە دەکەیتە زانین پێ موافقی داوە ئێستا من دەبەمە حیز باشە خواکردنەکە بێنەکە ئەم چێلگا کە ناسراوە بە مەزرعە لە زمانی زۆربەی خەڵکی بە شێوەیەکی نایاسایی دەستی کردووە با بیر هەڵکەندن و ڕاکێشانی سەرچاوەی ئاوی ژێرزەوی کە ئەمەش گەورەترین کاریگەری نەرێنی لەسەر سەرچاوەی ئاوی ژێرزەوی دروست دەکات و ڕێگە نادەن ئاو قۆرغ بکرێت و مافی خەڵکی بخورێت. تەجاوزەکان جۆریان زۆرە تەجاوزەکان هەنێکیان لەسەر زەوی کشتتوکاڵی دەکرێت تەجاوزچیەکان نەخشەیان بۆ داناوە وەکو گەڕک دروستیان کردووە هەندێک تەجاوز هەر لەسەر زەوی کشتتوکاڵی دەکرێت بە شێوەی قاعات و بۆ بەکرێدانی هەندێک تەجاوز بە ناوی معرەزۆ دەکرێت ئەوانە هەموو بنبڕمان کردوون تەجاوزاتی تر لە ناو شار تەجاوزات دەکرێت کابینەیەک لە جێگەیەکدا هەندرێت بۆ شت فرۆشتن یان لە هەندێک جێگە بە ناوی دوکان و شتی توژاریەوە تەجاوزات دەکرێت. ئەم پێشمەرگانە دەبووە ئێستا لە بەرەکانی پێشەوەی بەرگری و سنوورەکان بن بەڵام لەبەر خەڵکانێکی سەرپێچی کار و کارە نەشیاوەکانیان ناچار کراون لێرە جێگیر بکرێن و سزای سەرپێچی کاران بدەن. لە ڕووی ئەو بیرە بێمۆڵەتانە یان بیری پایل کە بە سوودی ئەو بیرە پایلانە سەیتەرەکردن بەسەر ئەوانە سوودێکی زۆری هەیە بۆ ئاوی ژێرزەوی یعنی تۆ تەسەوور بکە ئێستا لە کەس نەزان بیری قوڵ کە ناوی بیری تیوازیە بە 380 متر 480 متر 400 متر عفو 380 تا 400 متر دەگاتە ئاو للعلم لە ساڵانی ڕابردوو بە 200 متر 250 متر ئەو بیرەکە گەشتوتە ئاو ئێستا سەیریکە بەراوردی کە ئاو چەندێ دابەزیەوە ئەوەنە کاریگەری هەیە بۆ سەر ئاوی ژێرزەوی. تەجاوزاتی سەر زەوی کشتتوکاڵیەکان بیرەکانە ئەوە گەورەترین خەتەرە بۆ سەر ئاوی ژێر زەوی ئەم وڵاتە ئەو بیرانە تەجاوز فەلاحێک عەرزێکی 6 دۆنمی هەیە ئەو دۆنمانەی پارچە کردووە بە دۆنم دەفرۆشێتە خەڵکی بە ناوی مەزرعە هەر کەسێک بیاوێ مەزرعەیەک دروستکات دەبێ بیرێکیشیە بێگومان دەبێ خانوویەکیشیە بێ مانای وایە ئەمە تەجاوزێکی ڕێکخراوە. مەزرعەکان ئێستا زۆر بەکەمی تەجاوزاتی لەسەر دەکرێت چونکە ئێمە زۆر لە ئەولەویەتی کارەکانمان بوو دەستگرتن بەسەر مەزرعەکانە ئەوانەی نەکرد لە ڕابردوو کراون چونکە ئەوانە بوونەتە واقعی حال بازیکە بەس ئەوانەی لە داهاتووە کراون دیان ئەیانەیە بکرێن ئێمە نەمانێشتەوە بنبڕمان کردەوە بیرەکانیش ژمارێکی زۆر بیرمان لە بەردەستە لە بەڕێوەبەرایەتی ئاوی ژێرزەویە دەستی بەسەرا گیراوە تا ئێستا توانیمانە سەرکەوتوو بین و مەفارزەکانیشمان زۆر بە
ڕێکوپێکی ئیشەکانی خۆیان کردووە و زۆر بە لە خۆبردەی زۆر جار زۆر شتیان قبول کردووە لە پێناوی ئەوەی ئیشەکەیان سەرکەوتوو بێ لە پێناوی ئەوەی کارەکەیان وەک خۆی بگەێنێتە جێگە ئەینا ممکن بوو ئەگەر ئەو ئەفسەرەی ڕۆشتووە ئەو زیادە ڕۆیە هەڵگرێ بە هەمان بۆچوونی ئەویان بە هەمان کردەوەی ئەو ڕفتاری کردایە شتی زۆر نەخوازرا و ڕوویبایە بەڵام ئێمە هەموو جارێک ئەوەمان کردووە ئیشەکەی خۆشمان کردووە و نەیشمان ویستووە خوا نەخوازن شتێکی نەخوازرا و دروست ببێت. ئەو سەرپێچیانەش کە ئەنجام دەدرێتن زۆر جار بۆ نمونە لەسەر ئاو ئەنجام دەدرێتن بەڵام تەئسیری لەسەر سێکتەری تێ دەبیتن بۆ نمونە بۆ ڕێکی ئاو دەشتێ بە سەرپێچی کرایە ئاوەکە پیس دەبیتن ڕەنگە تەئسیری لەسەر تەندروستی هاوڵاتیان دەبیتن بەگشتی ئەو سەرپێچیانەی کە لەسەر بەڕێوەبەرایەتی گشتی ئاوڕۆیەکان دەکرێت ئەو هێڵە بەرهەمهێنانەکانە هێڵە سەرەکیەکانە کە ئاو دەگەزرێتەوە لە هێڵە سەرەکیەکان لە بۆ ناو شارەکان. طبعا لە کاتی ئەنجامدانی سەرپێچی لەسەر ئەو هێڵانەدا ڕەنگە یەکەم شار بەکامیلی بێ ئاو دەبیتن دوو فترەیەکی زۆری دەوێت سێمیش ڕەنگە بودجەیەکی زۆریشی دەوێت بۆ چاکردنەوەی. بەڕاستی دیاری ڕۆلی بەرچاوتر بوو و زیاتر توانی لەسەر نەیشتنی تەجاوزات ڕابوەستێتن لە هەمان کاتیشدا هێزەکانی زێرەوانی بەگشتی دوو ڕۆلیان دەبینی دوای هاتنی شەڕی داعش هەم لە جەپەکان دەورێکی زۆر باشیان دەبینی و هەم لە ناوەش بۆ پاراستنی ئەمنیەتی ناوخۆی کوردستانیش دیسان هەمان ڕۆلیان دەبینی و دووبارەش پێشمەرگەکانی ئێمە و ئەفسەرەکانی ئێمە ئەوانەی کە لە لجنەی تەجاوزاتن بە سەرپەرشتی مقدم دیاری ڕۆلیان هەبوو هەم لە جەپەکان هەم لە نێشتنی تەجاوزات. لێژنەیەک کە کاک دیاری سەرپەرشتی دەکات بەڕاستی لێژنەیەکە بۆتە پشت و پەنایکانی خرژاڵە و هەموو شوێنەکانی تریش کە سەرۆک شارەوانەکان ئەتوانن پشتی پێ ببەستن ئەتوان ئیشوکارەکانیان زۆر بە شێوەیەکی بوێرانە بەڕێ بکەن چونکە لە کاتێکە کە تەجاوزات دەکرێت یان شتێکەکرێت ئەگەر کەسێک نەبێ پشت و پەنات بێت و دیفاعێکە لێ بکە و تەجاوزەکەی پێدەی بچێت تۆ ناتوانانی بەتەنیا ئەو ئەرکە بگریتە ئەستۆ بۆیە بۆتە پاڵپشتێکی تەواو بۆ هەموو شارەوانەکان و بۆ هەموو سنوورەکان. دیار ئەو کەسەیە کە ماوەی 27 ساڵە دەستەکانی چەکی شەرەفیان هەڵگرتووە ئەو دەستانە دەمێک ڕویان لە دژمنە لە سنوورەکانی کوردستان هەندێک کاتیش ڕویان لە سەرپێچی کارانە. ئێرە قومارخانەیە لەم شوێنە چەندین کەس چارە نووس و داهاتووی لەدەستداوە و کێشەی کوشتن و گرتن و دایان کێشەی دیکە دروست بووە بۆیە لەلایەن ئەم لیژنەوە دادەخرێت. ئێسام جێگە لە هەر شوێنێک بێت لە هەموو دنیا ئەبێ موافقەی هەبێ ئەوان هیچ موافقێکیان نییە لێرە ئەوەی ئاهەنگی شەوانەیە سەهری لەیالی ئەوە لێرە گۆرانی وتراوە شەوانە لێرە دیسکۆ بووە هیچیان نییە تا موافقیان نەبێت ناتوانن کەسێک ناتوانێت بەبێ موافقە لەم وڵاتە ئیشکە بۆیە ئێمە ئەومان کرد دامان خستۆی وەژە بێ بمێنەوە تا دۆسیەکە یەکلایە بێتەوە. قومارخانە و گازینۆکان ئێمە گازینۆکان بەڕاستی زۆر ئیشمان لەسەر کرد قومارخانەکانیش جارێک قومارخانە لە وڵاتی ئێمە شتێکی نامۆیە تازە هاتووە خەڵکیش نازانێت چۆن تەعامل لەگەڵاکە کابرایەک دەچێت گەنجێک دەچێت پارێکی پێ لەوێ دەدۆڕێنێ شەڕ دروستە بێ سەیریکە عمقی کۆمەڵایەتی هەیە ئێمە بنبڕیەکەین ئەو کێشە کۆمەڵایەتیانە خەڵک ئەبێ هاوکارمان بێت کێشەی کۆمەڵایەتی دروست نابێت بە هیچ شێوەیەک یاسا ڕێگەی ناوە تا ئەم دەقە یاسا ڕێگەی نەداوە قومارخانە لەم وڵاتی ئێمە هەبێت ئەوانە بە دزی دادن نمونەشمان هەیە دەستمان بە سەراگرتووە و دایشمان خستووە سەرکەوتویش بووین ئەلحەمدولیلا. ئەوان لە کاتی ڕۆیشتن بۆ شوێنی مەبەست هەموو ئەگەرێک لە بەرچاو دەگرن
ئەوان بەرەو کەسانێک هەنگاو دەنێن کە سنوور و یاسا دەبەزێنن. ئەرچی ئەم داخستنە بە زێرەبانی سپێردراوە لەبەر مەترسی ئەم کارە و پیشە نایاساییە. ئێمە کارەکەمان زۆر زەحمەت برادرانی ئێمەش لە فەرماندەیی پێشمەرگەی زێرەبانی فەرماندەکان هەمویان نەبە مطلقی بەڵام زۆربەی زۆریان تێگەیشتون لە زەحمەتی کارەکەی ئێمە زۆر تەداخلاتی کارەکەی ئێمە ناکەن هەندێکیان تێ نەگەیشتون لێ زۆر جار تەلەفۆنەکات دەڵێ کاکەوە خزمی منە خزمی تۆیە سەر چاوم بەس من ئیشەکەی خۆم زەڕوترە دەبێت ئیجراعات لای من وەکو لیژنەی تەجاوزە چ خۆم چه هەواڵەکانم هیچ کاتێک ئێمە فەرقی کەسمان نەخستووە تەجاوز هەر تەجاوزە هەر کەس بیکە خزمی هەر کەس بێت ئێمە ئیجراعاتمان وەرگرتووە زۆر جار لەو پێناوە برادرانی خۆمان ئەوانەی کە تێنەگەیشتون لە پیرۆزی کارەکەی ئێمە دڵیشان عاجز بووە ئێستا هەیشیانە گوێی لێمە دڵی لێم عاجز بووە بەڵام ناکرێ من بە تەڵەبیاتی برادرێک دۆستێک نەتوانم یعنی ویژدانم ئاسوودە نابێت تێکدانێک نەکەم لە هەمان کاتە خەڵکێکی فەقیریان کەسێکی تر هەر لە مستەوای ئەویشا بێ بەس دەبەرەوەی من نایناسم تێکم دابێ یان برادەرەکەم یا کاک نەقیب تایر نایناسێ یا کاک یەکێک لەو کاکانی کە لەگەڵ من نایناسن دەیناسن فەرقی بکەن هیچ فەرقێکیان نەکردووە کارەکەمان قورسە بەڵام ئێمە هاوکارەکانمان زۆرترە تا ڕێگرەکانمان ئەلحەمدولیلا لە فەرماندەی زێرەڤانی چ لە ئیدارەی حکوومەت چ لە هەواڵانی حیزبیش زۆر جار ئەوانیش هاوکارمان بوون بە تاکید سەبارەت بە ئیشی لیژنەی زێدەڕۆیی کە لە پێک هاتوون لە پێشمەرگە قارەمانەکانی زێرەڤانی بە تاکید کارێکی زۆر قورس و یان لەسەر شانە ئەوش ڕاگررتنی ئەو زێدەڕۆیانەیە کە لەلایەن کەسانێکەوە ئەکرێت زۆر جار هەیە تووشی مەترسی شەڕ و پێکدادان دەبنەوە زۆر چونکە ئەوان ئەبێ بڕۆن کارێک ڕابگرن کە بە قەناعەتی ئەو کەسەی دروستی کردووە ئیشێکی ڕاستی کردووە هیچ مخالەفەیەکی تیانە بەڵام لە ڕاستیشدا ئەوە زێدەڕۆییکردنە لەسەر ماڵ و مڵکی حکومەت یاخود لەسەر مڵکی کەسانێکی تر زۆر جار هەیە زێدەڕۆیی تەنها لەسەر مڵکی حکومەت نییە بگرن لەسەر مڵکی خەڵکی تریش ئەبێ ماوەی 3 ساڵ دەبێ لەگەر ئەو لێژنەیە کاکدیاری ئێمە کار دەکەن بەڕاستی بە هەمانجی لەگەڵ یەکدرین کە ئێمە هەر بڕیارێک بدەین بۆ نەهێشتنی زێدەڕۆییان ئەوەتە ئیجراعاتکردنە زێدەڕۆی لە ڕێگای ئەو لێژنەی زێرەڤانی و بەڕاستی کە کاکدیاری سەرپەرشتی دەکات جێبەجێ دەکرێ و ڕێگری لە زێدەڕۆیەکان دەگرێت بەڕاستی جێگای دەستخۆشیە بۆ بەڕێزانە سەرڕای ئەرچی خۆیان کە من لە نزیکەوە ئاگدارم کە ئەو ماوەی لە قایمقامێتی خەبات من دەست بەکار بووم سەرڕای ئەرچی خۆیان لە جەبهە و لە پرۆسەی ئازادکردنی مووسڵ و پێشترش لە بەرگریدا ئەوەنە هەر لە جەبهە بووینە هەمیش لە ناو شار لەگەر ئێمە لەگەر شارەوانەکان هاوکار بوونە بۆ ئەوەی ڕێگری لە زێدەڕۆی بکرێت کە لەسەر زەوی شارەوانی و لەسەر زەوی کشتتوکاڵی دەکرێت نەسوونەکانمان ئێمە بەردەوام دەتوانم بڵێم 24 کاتژێر پەیوەندیمان هەیە چ بە ئامادەبوونیان لە دیوانی قایمقامیت زۆربەی زۆری بەیانیەکانەوەوان ئامادە دەبن لە دیوانی قایمقامیت بۆ پێدانی ئەو ئەرکو یاخود بۆ پێدانی ئەو زانیاریانەی کە کێشەیەکەیە ئەرکەکانیان بۆ ئەمڕۆچە هەروەها لە ڕێگای تەلەفۆنەوە ئێمە بەردەوام پەیوەندیمان هەیە هاوکاریشیانین بە هەموو شێوەیە. هەڵەسی پێیشی خۆمان شۆفڵەکە کاکەت پێم لە هەر چوارگاوە بە ئیش بۆی جێ زۆر جار لەسەر مڵک و ماڵی خەڵک بە شێوەی دەستدرێژی شوێنی بازرگانی وەک بەنزینخانە و کۆگا دروست دەکرێت لەلایەن کەسانی دەستڕۆیشت و یاخود سەرمایەدار بەڵام دیاری و هاوکارانی شەونەخوونی دەکەن لەم پێناوەدا تا بۆ ئەم دەستڕۆیشتوانە سنوورێک دابنێن. زۆر جار کەسێک هەبووە بەرپرسیارەتی گەورەی هەبووە پلەدار بووە تەجاوزی کردووە
فەرماندە کردوێت یەژوورە سژنی کردو فەرماندەی جێرەبانی ئەوانی تریش کە لە دەرەوەی فەرماندەی ئێمە ئەوە فەرماندەیەکانی خۆیان دەکەن ئەگەر ئەو فەرماندەیان خۆشیان نەکەن یەکەی هەمانگی ئیجرعاتی ئەوان دەکات یعنی ئێستا ئالێتەکە ئاسانتر بووە جاران ئەو هەموو جیهەتە نهات بووە سەرخەت تۆزێک ئەمەلەکە قرس بوو بەس ئێستا ئەوانەی کە چەکدارن و بە ناوی پێشمەرگەویان بە هەر ناوێکی ترۆ بیانێت تەجاوز بکەن ئاسانتر سەیتەراکرێ بەسەریان. زۆر جار خەڵکی دەسەڵاتداری ئەم وڵاتە خەڵکی بەرپرس زۆر جار خەڵکێکی دەوڵەمەند کە بە پارەکەیان دەنازێت ئەوانیش هەڕەشیان چ لە خۆم چ لە هەواڵەکانم کردووە بەڵام ئێمە گوێ بە هەڕەشە شتانە نادەین ئێمە ئیشێکە مەسوولەتێکە لەسەر شارمانە هەتا ئەو ڕۆژەی ئێمە لەو ئیشە بین زۆر ڕێگەیان تاقی کردەوەی چیان پێ نەکراوە دڵنیام چەندین ڕێگەی تریش تاقیکردنەوە هەروەکوانی. ئێمە لە لیژنەی بڕینی کارەبای تەجاوزادا کاگنەقیب تایر لەوەیە نەک لە ناو مەزرعەکان لە ناو سنتەری شارەکان و قەزاکانیش کاری هەڵگرتنی زیادە ڕۆیمان کردووە بەرنامەکەیش درێژخایەنە و هەتا تەجاوزێک لەسەر کارەبا هەبێت ئێمە لەگەڵ ئەو لیژنە دەمێنین و هەموو هاوکاریەکانەکەین. ژنەی سەرپێچی بازرگانی کە هەڵدەستین بە هەلمەتەکە ئێمە بە هاوکاری برادرانی زێرەبانیەوە دەتوانین شەکە بکەنەگە ئەوان نەبی ئەمە ناتوانین چکە هاوکاریمان زۆر دەکەن و زۆر سوپاسیان دەکەین. پرۆسەی بڕینی سەرپێچەکانی سەر تۆڕەکانی کارەبامان لە سنووری بەڕێوەتی گشتی کارەبای هەولێر بەردەوام بووە لەلایەن بەڕێوەتەکانی دابشکردنی کارەباوە لە دەو سنوورەدا بەڵام لە کاتی ئێستادا هەڵمەتێکی چڕ و پڕتر ڕاگەیەندرا بە پشتیوانی قایم قامیەتەکان و هەروەها هێزەکانی زێڕەپانی و پۆلیسی شارەوانی و پۆلیسی کارەباکە لەگەڵ تیمەکانی ئێمە پشتیوانیان دەکەن کە جێی دەستخۆشین لە ماوەی ڕابردوودا کارێکی باش ئەنجام درایە. لەسەر ئەوانەی کە دێنە ئێرە چەک هەڵەگرن بۆیان هەیە بێن ژوورۆ؟ هذول اللي يجون هنا عندهم أسلحة وشيء بأسلحة لا اللي عنده سلاح ما يفوت ممنوعة ممنوع لهذا أي بالنسبة له أفرتاني اللي رأيش تكن هذول عندهم هذول البنات هنا يشتغلون عندهم موافقة عندهم كلهم سجلناهم بالأساس انطينا اسمائهم بس بكارينان يعني تنها بو أو شيء كذا كان بو اشتيتر نشيا وبكاري برين ما يسوون غير شغل لا بس هذا شغل طبعا دوای بەرپرسیار دەبن مەسئولیەتان لەسەر شانە ئێمە متابعەتانەکەی. گازینۆکانیش شوێنێکی خراپ نییە گەنج دەچێت کاتی خۆی تیا دەکوژێ بەڵام بەعزێ گازینۆ ئیستیغلالی وەسییان کردووە گەنج دەچێتە ئەوێ ئافرەتیان هێناوە ئافرەتانە بوون بە کاڵان نەگوە خەت خزمەت گوزار لەوێ کاڵان بۆ ڕاکێشانی خەڵک بۆ ڕاکێشانی گەنج مەشاکیل دروست دەبێت ئەوەیش ئێمە تا حدێک ناڵێم لە 100% بەس سەیتەرەمان لەسەر بە چەکۆ کەس بۆی نییە بێتە ژوورۆوانە ڕێگە دەگرن زۆر باش ئێمە متابعی ئێوە دەکەین هەر کەس بە چەکۆ بێت و مشکلەیەک ڕووبا ئێمە یەقە بە ئێوە دەگری هیچ حەقی کەسی ترمان نییە نانە بە چەکۆ ئیسیسنا بۆ کەس مەکەن چونکە ئێوە یەکەم کەس کە تووشی بەرپرسیارەتی دەبێت ئێوە دەبێت دوو ئەو ئەفرەتانەی لێرن وەکو خۆی ئیشی خۆیانیان پێ بکەن غەیری ئیشی خۆیان ئیشی تر نە کۆمەلگای ئێمە قوبوڵەکان نە ئەبێ ئێوەش قوبوڵ بکەن
ئێمە متابعە دەکەین ئەگەر خەلەلێک لەو بابەتەوە هەبوو دای دەخەین ئیجراعاتیشتان لەگەڵ دەکەین. یەکێکی دیکە لە کارەکانی دیاری و هاوکارەکانی گەڕان و پشکنینە لە نێو سنتەرەکانی شێلان و کافتریاکان بۆ ڕێگرتن لە بەکارهێنانی چەک و ئافرەت وە کاڵا. جاری پێش قەپاتمان کردەوە جێبەجێتان کردوایە زۆر باش ئەو کچانەی کە لێرەیە تەنها بەس بۆ مەبەستی مەساج بەکاریان دێن شتیتر نەبێت چونکە ئەوە مخالفەیە باشە. ئەو لیژنە دەگەر نەبێت بۆشایەکی گەورە دروست دەبێت نەک من ئێستا ممکنە بڵێن لەبەرەوە خۆیان لیژنەکە بەڕێوە دەبن و وەسفی لیژنەکە دەکەن دەتوانن لە خەڵکی ئەم شارە بپرسن شاری هەولێر ئەگەر ئەو لیژنە وجودی نەبێ وەزعی تەجاوزات زۆر خراپ دەبێت. ئەو کارانەی لە چارچیوەی یاساییدا ئەنجامی دەدەن ڕۆژانە بەکارێکی پیرۆزی هەڵدەسەنجێنین ئەو ستافەی لەگەڵ کاک دیاریشدانا بەو پەڕی دەسۆزیەوە کارەکانیان ئەنجام دەدەن ئێمە تاکو ئێستا هیچ تێبینیەکی سلبیمان لەسەریان نەبووە بە پێچەوانەوە ئێمە ڕۆژانە ئاگداری کارەکانیانن کە چۆن کارەکانیان دەکەن بەردەوامیشن لە هەماهەنگی هەموو هێزەکانی تری پۆلیس و باڵێن ئاسایش و تیمەکانی ناو شار و دەبروبەری شاریش. ئەوە خەڵاتی بەرنامەی سەربازی ونا لە کەناڵ کوردستان 24 خۆشحاڵم کە ئەمڕۆ من پێشکەشی دەکەم بە مقدم دیاری ئەحمەد عەزەت بەرپرسی مەفرەزەی زێرەوانی لە سنووری پارێزگای هەولێر بەرامبەر ئەو ماندووبوونەی ئەو ئەرکەی ڕۆژانە دەیبینیتن لە هەڵگرتنی زێدەڕۆیەکان و سەرپێچیەکانی کە لە سنووری ئەو پارێزگایە ئەنجام دەدرێتن. پیرۆزبایی لێ دەکەم. پیرۆزە و هیوادارم نمونە زۆر بێت.